خۆشبەختانە لە نێو کۆمەڵگای کوردیدا چەندین خێرخواز و چەندین ڕێکخراوی خێرخوازی هەن و چەندین کەسان هەن کە هەمیشە بەردەوام چاویان لەوەیە کە خزمەت بە کۆمەلگا بکەن و کاری خێرخوازی گەورە ئەنجام بدەن. یەکێک لەو کارە مەزن و گەورانەی کە پاداشتێکی ئەجگار زۆری هەیە دروستکردنی قوتابخانە و مزگەوت و ئەو شوێنانەیە کە خزمەت بە هاوڵاتیان دەکات کامەش گەورەی پاداشتێکی زۆری هەیە. لە ئێستادا لە زۆرێک لە شوێنەکان لە شار و شارۆچکەکان دەستکرا بە دروستکردنی مزگەوت یاخود قوتابخانە، بەڵام لەوانەیە بەهۆی ئەوەی کە لە ڕووی ئابوووریەوە نەتوانە و قوتابخانە تاوا بکرێت یاخود ئەو مزگەوتانە تاوا بکرێت، زۆرێک لە ڕێکخراوە خێرخوازیەکان، زۆرێک لە کەسایەتیەکان، مامۆستایانی ئاینی هەمیشە بەردەوام هانمان دەدەن کە زیاتر هاوکاریان بین بۆی کە ئەم خێرە گەورەیمان دەستکەوێت کە خێرێکە لە ڕۆژی دواییشدا هەر بە بەردەوامی دەمێنێتەوە. واتەیمە ئەگەر بژمرین ئەم خێرانە کە بەشدار بووین لە دروستکردنی مزگەوتێک و قوتابخانەیەدا بە سەدەقەی جاری و بەردەوام خێر و چاکەمان بۆ دەنووسرێ. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم تەورەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئاماجکانی بەیتەشی، سەرپەرشتیاری ڕێکخراوی خێرخوازی ماڵی هاوکاران. مامۆستاگیان زۆر بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە. بەخێر بێ خۆسە. مامۆستا پێشەوەی بێنە سەرەوەی کە بەڕێزتان ئاگادارین خەریکی دروستکردنی قوتابخانەیەکن و ئینشاءڵڵا بە هیمەتی خێرخوازان ئەو قوتابخانەی بە تەواوی تاوێ، بەڵام دەمانەیە ئاماژە بەو بکەی کە تا چەند خێر و پاداشتی ئەو کەسانە هەیە کە لەسەر دروستکردنی مزگەوت و قوتابخانە دەکەن، چ خێر و پاداشتێکیان دەست دەکەوێت. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله. پێشەکی خۆم بە پێ خۆشحاڵدانم کە لە خزمەتتانان سوپاسدانەکەم دەرفەتە زیێڕینی کە بەخشیان بە ئێمە. سڵاو و پێز و خۆشەویستی بۆ سەرجەم بینەران و بیسرانی ئازیز و خۆشەویستی ئەم کەناڵە جوانە. دیارە بەڕاستی کاری خێرخوازی لە نێو کۆمەڵگەی کوردیدا وهروەها بە تایبەتی لە کوردستاندا بۆتە پێویستیەکی سەرەکی ناو کۆمەڵگا. وهروەها کاری خێرخوازی لە ڕوانگەی شەرعەوە کە ئێمە ئەوەی کە هانی داوین کە بتوانین کە بینێنە ئەم پرۆژانەوە و وهروەها کە لە کۆمەڵگەی کوردیدا خەڵک دەست بۆ کاری خێربێنێ ئیسلامە کە هانی داوین کە ئەم پرۆژەدانانە ئەنجام بین. جا هەر ئەم پرۆژەیە کەوا دەکا کە ئیسلامە کەوا دەکا کە کۆمەڵگە ئاوەدان کاتەوە، وەروەها گیانی هاوکاری و برایەتی و دۆستایەتی و خزمەتکردنی کۆمەڵگا بە هەلێک ببینێ. وەکو ئیمامی عومەر دەیفەرموو وەڵڵاهی من دڵم ژان دەکا خۆم بە تاوانبار دەزانم ئەگەر لە عێراق ڕێگەیەکی خراپ هەبێ و حەیوە ئاژەڵێکی پێدا بڕوە، یعنی ئەو وەکو ئیماندارێک ئێمە دڵمان ژانەکە بە کەم و کورتەکانی کۆمەڵگا، بە ناڕەحەتەکانی کۆمەڵگا، بە کەسێک ئەبینی برسیە یاخود شوێنێک ئەبینی شوێنێکی مەشروعێکی بۆ نەکراوە. لە دەڤەری چەمچەماڵدا ئێمە بەعام لە کوردستاندا زیاتر لە 20 ساڵی شەبێ زۆرێک مەشروعەکان پەگی کەوتووە. بۆیە زۆرجار حکومت کەوە لە کاتێکدا ئەم فەراغانە دروستە بێ کاتێکە حکومت دەست ئەکاتەوە لە خەڵکی و لە هاوڵاتیان کە دەستە با بۆ قوتیان، دەستە با بۆ کار و پرۆژانیان، دەستە با بۆ زۆرێک لە کایەکانی ژیان قەتعیەکە لە بڕینی موچەیان، وەروەها لە ڕاگیرکردنی پرۆژەکان. لە قەزای ئێمە وەکو لە قەزای چەمچەماڵین، لە قەزای چەمچەماڵ زۆرێک لە پرۆژەکان لە پێخراون، وەروەها پێشگوێ خراون. هەرچەند چەمچەماڵ کە سوکاری شەهید و ئەنفال و خەڵکێکی زۆری تێدایە شوێنێکی منکوبە بەڕاستی، یعنی ئەتوانم بڵێم لە 40 ساڵی ڕابردوودا لە هەندێک گەڕێکدا قوتابخانە دروست نەکراوە لە قەزای چەمچەماڵدا. وێ بەڕاستی ئێمە وەکو بە لە ڕوانگەی شەرعەوە ئەمە هانێکە کە ئیسلام هانی داوین، پێغەمبەری خوازان فەرمێ خەیر و ناس ئەنفەعهم للناس، باشترین خەڵکی نێو کۆمەڵگای ئێمە ئەو خەڵکانن کە چاکەیان هەیە بۆ خەڵکی، نەفعیان هەیە بۆ مسلمانان، نەفعیان هەیە بۆ دراوسەکانیان، بۆ وڵاتەکەیان. ئەمە ئێمەی هانداوە کە بتوانین بچین ناو کۆمەڵگا و خزمەتێ بکەین بەڕاستی. خۆمان بەڵین باشترین کەس ئەو کەسانن کە بڕۆن دەستبەرن بۆ کاری خێر، وەروەها بۆ تێکردنی برسیەک. خەیر و ناس ئەنفەعهم للناس، باشترین خەڵکی کۆمەڵگا و خەڵکانن کە خێر و سوودیان بۆ چواردەوری خۆیان هەیە. وەروەها ئەمە ئیسلام هانی داوین کە ئەم پرۆژانانە ئەنجام بین. مامۆستا یعنی بەڕاستی بۆی جا بکرێتەوە کەسانی دڵسۆز لەگەڵ کەسانێک کە ڕەنگە لە ژێر پەردەی خێرخوازیەوە بابەتی شەخسی و سیاسی و حیزبی بەکاربێن.
ینی حقیقەتێک ئەمە پرسیارێکی جەوهریە لە هەرێمی کوردستان دەستگای خێرخوازیەکان زۆر بوون کارکتەرە خێرخوازیەکان زۆر بوون لەژێر ناونیشانی جیاواز منی هاوڵاتی چونکە هەرێمی کوردستان بەڕاستی خێرۆمەنی زۆر خەڵکێکیشی زۆریش خێرەکە زەکات سەدەقە چۆن جیا بکەمەوە من چۆن دەستێکی ئەمیر بناسمەوە چۆن سیقە بکەم چۆن متمانە بکەم ئەم پارەیەم دەمە کێ بۆچی مەبەستێک بۆچی دروستەکرێ ینی ڕەنگە ئەمە سە هاونیشتیمانیەک بپرسێ ینی لای گرنگ بێت چۆن من دەستێکی ئەمین جیا بکەمەوە بەچی ئاجیا بکەمەوە مامۆستای ئازیز بێگومان بۆ هەموو کارێک و پرۆژەیەک نیەتێک و دووشت ئینسان سەرکەوتووەکە نیەتێکی پاک دەستێکی ئەمین وەروەها دڵسۆزبوون لە کارەکەدا ئێمە دەبینین لە کوردستاندا دەیان ڕێکخرا و دەیان کەسایەتی خێرخواز و دەیان شوێن هەکراوەتەوە جێگەی خۆشحاڵیە کە الحەمدولیلا دەبینی کە کێشەیەک بچووک دروست ئەبێت لە شوێنێک دەیان کەسی ئەهلی خێر دەسی بۆ ئەبا ئەمە خۆی جێگەی خۆشحاڵیە ئەو کەسەی کە هەڵ ئەسێ کە دەست ئەدا بەکاری خێرخوازی بینی خۆی خوای پەروەردگارە تاوەکو چەند ڕازگۆیە لە بینی خوای خۆی پەروەردگارە دڵنیاشتان دەکەم دەوەی هەر کەسێک دەست بەرێ بۆ کاری خێرخوازی لەگەڵ کاری خێرخوازیە بێ و زوڵم و ستەم بکا و خیانەت بکا لەو ئامانەتە بۆی ناچێتە سەر ماوەیەکی کاتی ئەڕوات بەڵام ناکاوێکگا خوای تەعالا مصیبەتێکی بەسەر هێنێ خۆشی نەزانین لەکوێ هاتبێ بۆیە دەبێ ئێمە چۆن ئەو پارە پەیاکەین مەسئولین لەسەری وەکو فەردێکی وەکو کەسێک کە موچەیەکە کاسبێکە ئەیکەیت ئاوایش لە قیامەت بەرپرسین لەسەر ئەو پارەی کە ئەدرێ کە ئیبەخشی بەڕاستی دەبێت ئێمە وەروەها ئەو خەڵکانی کە ئەهلی خێرن خۆیان بزانن ئەم پارانە ئەدەن بە کێ ئەیدەن بە چی ڕێکخراوێک ئەیدەن بە چی شەخسێتێک ئەیدەن بە چی کەسێک ئەگەر بکرێ ئینسان یعنی خۆی بەرچاوڕوونە الحەمدوللا خوای تەعالا عەقڵی داوە بە مرۆڤەکان خۆی بڕوا بە دوای پرۆژەکان بگەڕێ خۆی بە کام پرۆژەی مهمە ئەنجامیدا خۆی بە دوای ماڵە فەقیرەکان بگەڕێ و تەسلیمی ماڵەکانی بکە ئەگەر لەگەڵ ڕێگەی ڕێکخراوەکانیشەوە بێ ئەتوانێت ناو ژمارە و ئێستا ئێمە وەکو ڕێکخراوی ماڵی هاوکارانە قەزای چەمچەماڵ زۆرێک لە مەشروعەکان ئینشاڵڵا چینە سەری کە ئەنجام مەدەرێ بە خەڵکیمان وتۆ قوربان موادمان پێویستە پێویستمانە ئەو قوتابخانە دروستەکەین پێویستمان بە 20 شیشە پێویستمان بە ئەوەندە هەزار بلۆکە خۆت بچۆ بیکەڕە و بێداینێ یعنی پارە تەسلیم ئێمە مەکە چی پێویستەکە تۆ پارەی تەسلیم منکەی منی دوای بیدەم بە شیشەکە یاخود هەزارەها گومان بخرێ سەر پرۆژەکەی بۆیە ئێمە لە مانگی ڕەمەزاندا زیاتر لە 300 میلیۆن دینار لە چەمچەماڵدا بەش کراوە هەموو ئەو پارانە لیستمان دروست کردووە ناوی سیانی و ژمارەی موبایل و ناونیشانی تەواوی فەقیرەکە پێشتر خۆمان چێکی ناوەکانمان کردو تەسلیمی خێرخوازەکەمان کردو خۆی هاتۆ دابەشی کردو و ئێمە هەندێک جار هەن نەمان بینیوە یاخود هەندێک جار ڕۆژی وەها بۆ لە یەک تاکو دەجار لەگەڵ خەڵکی سوار سیارە گەوتوینە ماڵ و ماڵدامانە دەرگاکەی و ئامانەتەکەمان تەسلیم کردو و پێی داوە کابرا خۆی هاتووە ئەگینا ئەگەر کەسێک بێ ئەهلی خێر بگە و خێر و چاکە بکە دەتوانێت بەڵام زۆر جار خەڵکێک ئیتر بۆ ئایا بۆ حیزبێکی سیاسی بێ ئایا بۆ ناشرینکردنی کارە خێرخوازەکان بێ کە ئەنجام ئەدرێ زۆرجار بەدەستی حیزبێک بەدەستی لایەنێک کۆمەڵی خەڵک دروستەکەن بۆ ناشرینکردنی پرۆژەکان بۆ ناشرینکردنی کارەکان بۆ ناشرینکردنی کارە خێرخوازیەکان بۆ یەکە خەڵکیەکی ترکە ئەهلی خێر نییە و ئەهلی چاکە نییە بۆ خۆی ئەوەی پێ بکە خەڵکێک یاخود ڕەنگە بۆ بە ناوی حیزبێکەوە شتێ بکە کە بیەوێ بڵێ من کاری خێرخوازیم کردووە کاری خێرخوازی بەڕاستی بە هەموو کەس ناکرێ بە هەموو شێوەیەک هەموو لایەک ناکرێ ئەگەر دەقیقێت و باسم کرد ئەمە ئێمە چەندێک شتێکی مرۆڤیە دوو ئەوەندە شتێکی ئیسلامیە شتێکی دینیە یعنی ئەمە شتێکە پەیوەندی بە دینەوە هەیە دەبێت ئینسان زۆر بە حەزەر بێ لە دابەشکردنی ئەو زەکاتی تۆ چێ بۆ کوێ ئایا ئەو زەکاتی تۆ ئەدرێ ئیلا بە فەقیر و هەژارەکە یاخود ئەدرێ بەشتی ترا یاخود ئەو سەدەقەی تۆ دێ بە مزگەوتەکە ئەدرێ بە چییە بۆیە دەبێت ئێمە زۆر خەڵکی وشیار بێ لەوەی ئەو پارە و زەکاتانە ناڵێن بدەرە بە ماڵی هاوکاران مامۆستا ئامان من ناڵێم ئەو بەخشینە ئەوەها نایە ئەوە ڕابیتەیە ئەوەی چیە هەکەدا دەیان ناو بە فەزلی خوای تەعالا جێگەی خۆشحاڵیە لە کۆمەلگای کوردی ئێمەدا سەدانەها ملیۆن دینار دابەشە کرێت لەلای ئەم ڕێکخراوە بەڕێزانەوە کە الحەمدولیلا کە لە ڕابردوودا لە کاتێکدا کە ڕەنگە لە خەڵکێک هاوفکرە نەبوو بێ هاو شێوەی خۆی نەبوو بێ بەڵام کە زانرا و مستەحەقە هاوکاری کراوە لەلایەن ئەم ڕێکخراوە بەڕێزانەوە زۆر باشە مامۆستایان ئەو دیمەنانە سەر شاشە ڕۆم پێما بێت بەڕێستان لە ئێستادا خەریکی دروستکردنی ئەم قوتابخانەیە ئەگەر ئاماژەی بەم قوتابخانەیە بکەیت چۆن چۆنی و لەکەیەک و دەستان پێ کردووە ئامان چیە لە دروستکردنی مامۆستای بەڕێز ئێمە
ئێمە ڕێکخراوێکی خێرخوازیمان هەیە بە ناوی ڕێکخراوی خێرخوازی ماڵی هاوکاران لە سرولی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی زۆرتر کار دەکەین کارمان لە هەموو بوارەکانی کایەکانی ژیاندا هەیە هەم لە دروستکردنی مزگەوت ئەتا ئیساکی سوپات بەخوا زیاتر لە 50 مزگەوتمان دروست کردووە لە قەرەداخ و گەرمیان و سەنگا و چەمچەماڵ و بەشێک لە ناحیەکانی دەوروبەری سلێمانیش وەروەها زیاتر لە 2000 ماڵی فەقیر الحەمدولله لەلایەن ئێمە هاوکاری کراوە بە مادیەن یاخود لە هەموو مەوسیمەکانە لە کادا بەشکردنی نەوت و وەروەها پرۆژەکانی دیکەدا پرۆژەی ڕێگەوبان لە زیاتر لە 4 پردمان دروست کردو بۆ ڕێگەوبانەکان لە چەند گوندێک لە ناحی سەنگا و وەروەها لە ئێستادا خەریکی پردێکردنی هەر بە هەماشەوە لە ناحی سەنگا و قوتابخانەکان بەڕاستی لە سرولی قەزای چەمچەماڵ و باسمان کرد زۆر منکوبە ئەو شوێنەی کە ئێستا جەنابتان لەسەر شاشە ئەیبینن گەڕێکی شێخانەکان و سنگاویەکان وەروەها گەڕێکی ئاژداقیشی پێوترێ ئەم گەڕەکە زیاتر ڕەنگە لە 6000 ماڵ بێ زیاتریش منداڵەکانیان نیو سەعات دەبێ بە پێ بڕۆن بۆ قوتابخانەیەک مناڵێکی 6 ساڵان 10 کیلۆ جانتایەکی کتێب ئەدا بە کۆڵێ نیو سەعات بە پێ ئەڕوا بەناو قوڕ بەناو خۆڵ وەروەها بەو ناڕەحەتیانە خەڵکی چەمچەماڵیش گشتی کە سوکاری شەهید و ئەنفالە موچەیە هەبێ نەیبێ هەمووش ناتوانێت پاس بگرێ و بە پاس بڕۆ مناڵەکە یاتوچی بێ بکە ئەم منداڵە سەرما و گەرمای هاوین وزستان لێدا زۆر ڕێگە ئەبڕێ ئەلەو دەڤەرەدا لە ئەنفالەکەەوە لە دوای پرۆسی بەدنا ئەنفالەوە هەتا ئێستا هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری وەکو قوتابخانە دروست نەکراوە لەو دەڤەرەدا بەی ڕۆڵی حکوومەت یانە لایەنە پەیوەنددارەکان هیچ پرۆژەیەک مامۆستاگیان لەوەی لە چەمچەماڵە دروست کرد لە ناحیە شۆڕشدا من باسی بکەم وەدان دوو قوتابخانە دروست کراوە دانێکیان قوتابخانەی شێخ ڕەزای کە چەند 2400 لە بەیتیدایە کە هەندێکم و کورتیشی هەبووە کە ئێمە ماڵی هاوکاران ئەومان بۆ دابین کردوون کە وەروەها کۆمەڵی خزمەتگوزاری تیشمان بۆ کردوونە بۆ هیچ ڕۆڵێکی حکوومەت تەنانەت جەنابی وەزیریش تەشریفی هێنات تەکلیفمان لێ کرد کە زیاتر ئاوەڕباتەوە لە سنووری قەزای چەمچەماڵ و کە ئێمە لافی پێ ئەدەین ئەڵێن پایتەختی شەهید و ئەنفالە ئێمە خۆمان کە سوکاری شەهید و ئەنفالین وەروەها دەزانین ئەو ئازار و ناڕەحەتی کە ئێمە ئەیبینین لەو دەڤەرە جەنابتان و ئەو خەڵکی دوورە و نایبینێ ئێمە بەڕاستی پیاوێکی ئالی خێر کاک حاجی مەریوان و کاک حاجی زوبەیر دیارە بنەماڵی حاجی محەممەد بابۆ کاریتانین لە هەولێر هاتن ویستیان مزگەوتێک دروستکەن لە قەزای چەمچەماڵ یاخود لە هەر شوێنێکی تر بێ هاتم بۆ لای ڕێکخراوەکە ئێمە منیش تێژیاک پێشنیارم بۆ کردن کە بەوەی هەڵسین قوتابخانەیەک و مزگەوتێک لە پاڵێک دروستکەین بۆی کە ببێتە سەدەقەیەکی جاریش بۆ هەردوو لایەک و هەروەها دەرگایەکی خێری بکەینەوە بۆی کە خەڵکێکی تریش فێر بێ هاوکاری قوتابخانەکان بکات جاییتر ئەوانی بەڕاستی بە پێشحاڵی و فێرمامۆستا ئێمە ئەمانەوە مزگەوتەکە بکەین بەڵام ئەگە تۆ ئەتوانێت قوتابخانەکە لەگەڵی بکەی پرۆژەیەکی جوانتریشە سەردانی سەرۆکاتی شارەوانی شۆڕشم کرد بە خۆشحاڵیەوە کاک دکتۆر بورهان زۆر هاوکارمان بوو زەوێکی پێداین ئەوش لەو شوێنێک کە خۆمان تەڵەبمان کرد و داوامان کرد بوو کە لەو شوێنە هەم لە مزگەوت و هەم لە قوتابخانەی شۆ دوورن سوپاس بەخوای پەروەردگار لەسەر ڕووبەری 6000 مەتر زەوێکیان مۆتەرخان کردین دیارە ئەم قوتابخانەیە لەسەر ڕووبەری 3000 مەتر دروست کراوە مزگەوتەکەی 3000 مەترە قوتابخانەکە نۆپۆلە بۆ بنەڕەتیە بۆ خوێندکارانەکان ئەو دەڤەرەکە وەک باسم کرد زۆر کاتژمێرەکە ئێتە پاڵماڵیان نابڕێگە نا ئێستا بە 2 دقیقە ناو قوتابخانەکە ئیتر ئەو ناڕەحەتی لەسەر لاچێ ئیتر من بەسپاسەوە ئەو بنەماڵە خێرخوازەیش هەرچەند وتیان ئێمە تەنها بڕێکی مەحدودیان دیاری کردبوو کە ڕەنگە مزگەوتەکە تەواو نەکا بەڵام وتیان ئێمە توانین لەگەڵتانە دەستبار بین بۆی کە هیچ نەبێ ئەساسی قوتابخانەکە بەرزکەینەوە لەگەڵام مزگەوتەکەیش تەواو بکەین ئێمە وعدمان پیاوانە داوە کە مزگەوتەکەیان بۆ تەواو بکەین بە ناوی باوکی بەڕێزانەوە لەسەر موافقەی ئەوقافی چەمچەماڵ سوپاس بەخوای تەعالا دەستمان داوە بە قوتابخانەکەیش خێرخوازان هاتوون بە دەستمانەوە کە چەند خێرخوازێکی تایبەت کە هاوکار بن ئەتا وەکو قۆناغی سەقفیش ڕەنگە ئینشاءڵڵا بڕوە وەزیری پەروەردەیش لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا سەردانی چەمچەماڵی کردبووە لای هەنار تەها بۆ خوێندکاری کە سوپاس بەخوا لە قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش کە لەو دەڤەرەدا مناڵێکی بە باوک و هەروەها کەسێکی ئاوا من لەیرە و پیرۆزبایی لەکەین کە سوپاس بەخوا جێی سەری چەمچەماڵی بەرز کردەوە کە هاتوو سەردانی ئەوی کرد سەردانی ڕێکخراوی هاوکاران و سەردانی ئەو پرۆژێژی کرد خۆشحاڵی خۆی بەڕووی وەروەها پشتگیری کردین بەرایشیدا کە هاوکارمان بێ وەکو حکومەت نا وەڵام وەک شخصی کە بڕێک لە موچەکەی تەرتیبکا بۆی کە ئیشەکانی پێ بکرێ دام قوتابخانەی مامۆسایان ئێمە من لەیرە و داواکارم لە سەرجەم خێرخوازان یعنی مزگەوتیش
هیچی کەمتر قوتابخانەی لە مزگەوت کەمتر نییە قەناعەتانە بێ لەبەر ئەوەی ئەوسا لە ساڵانی ڕابردوو هەروەها لە پێشووتردا حوجرە و مزگەوت هەموو دەورێکیان بینیوە ئەگەر سێکن زۆرێک لە شاعیران و گەورە پیاوانی کورد هەمی ئەڵێن بڕۆن ژیاننامە بخوێنەوە ئەڵێن لە حوجرەی فڵان شوێنەوە دەچوونە بەڵام ئێستا حوجرە جیا کراوەتەوە لە مزگەوت وەروەها بگرە حوجرە هەر پەخسراوە حوجرە بۆ بەمە قوتابخانە ئێستاکیە لەم کە دەقەدا بڕۆ ئێستا مناڵەکەی خۆم بەرم بۆ حوجرە ئەفەرم با پۆلی شەشی سەرەتایی تەواو کردبێ یعنی ئێستا قوتابخانە جێگەی حوجرەی جارانی گرتووەتەوە قوتابخانەش جێی عیلم و خوێندنە بەڕاستی یعنی هیچ کەسێک ناتوانێت بە مناڵەکە نانێرن بۆ قوتابخانە ئەگەر کوڕەکەشم بریانە بۆ حوجرەیەک دەبێ من بینێرمە مەدرسە ئیسلامیەکان لە ئێستادا دەبێ من قوتابخانە بکە بۆی من قەناعەتم وایە قوتابخانەیش هیچ خێرێکی کەمتر نییە تەبعاً لە خۆشمە قسەم نەکردەوە وای زۆرێ زانایان وەروەها لە خزمەتی کۆمەڵێک مامۆسایانی گەورەی کوردستان کە بەڕاوێژ لەگەڵان ئەوجا قوتابخانەمان دروست کردووە بۆیە من داواکارم لە خێرخوازان دەستێک بەرن بۆ قوتابخانەکانیش ئەگەر ئەڵێن ئیشی حکوومەتە ئێمە ڕەنگە زۆر خەڵک لە کۆمنت و لەوانە نووسی بێ دیکە قوتابخانە ئیشی حکوومەتە ئەگەر ئەسڵ بوێ حکوومەت لای داوە لە ئیش ئەسڵەکەی خۆی یعنی خزمەتکردنی خەڵکی وەلا ناوە ئێمە مناڵەکەی من لە قوتابخانەیەکە لە سەرما ئەلەرزێ حکوومەت زۆبایەکی بۆ دابین ناکە ئەخر لە سەرما بمرێ ئەبێ من و تۆ هاوکار بین لە کاتێکدا کە حکوومەت گوێی لێ نییە کە موچەی ملیۆنەها خەڵکی بڕیوە کە سەرمایەدارانی وشە کردووە کە هەموو ئیشێکی ڕاگرتووە دەخۆ ناکرێن من بڵێ باگە حکوومەت وەڵای زۆر ناکەم بۆ مناڵانم بۆیە هاوکاریکردنی ئەو قوتابخانانەیش قەناعەتم وایە شتێکی حتمی و زەرورەتە ئەگەر ئەڵێن ئیشی حکوومەتە مزگەوتی ئیشی حکوومەتە بەڕاستی مزگەوتی ئیشی حکوومەتە و هەروەها هاوکاریکردنی خەڵکی فەقیر ئیشی حکوومەتە ئەگەر فەقیر بێت و حکوومەت موچەیەک ڕعایەیە بۆ خەڵک بڕێتەوە یاخود ئەگەر نەشتەرگەریەکان لە نەخۆشخانەکانە بکرێ من ناچم 3 ملیۆن نابدەمە نەشتەرگەریەکە بۆ نەخۆشێک دەچەمچە ماڵە کە دییناری ئەگەر نەچی ڕەنگە بمرێ بۆیە من داواکارم لێرە و لە سەرجەم خێرخوازان لە سەرجەم ئەو کەسانەی کە ئەیانەوە خێرکەن کە وەسیەت ئەکەن ئەڵێن هاوکاری پارەکە مردم پارەکەم بکەنە مزگەوتەوە وەسیەت دەگیر بکەن بڵێن بە پارەکەمان بکرێ بە قوتابخانەیەک لەبەرەوەی قوتابخانە ضرورەتێک لەم دەڤەرەی ئێمەدا بەڕاستی مامۆستا زۆر جار لەوانەیە لە کۆمێتە لە شوێنەکانە بۆتان بنووسرێ زۆرێک موسڵمانن زۆرێک لەخوا پێداوان دەچن بۆ حەج و عومرای بۆ نایەن پارەکانیان لەمەیان سەرف بکەن ڕاوسەرنجی تۆ چییە لەسەر ئەمە مامۆسای بەڕێز من وەکو خودی خۆم وەکو مامۆسایەکی ئاینی باشە دەیان مامۆسای ئاینی گەورەی شتژمان هەیە کە هەمووان لە کاری خێردان لە کاری شاکەدان بەڕاستی ئەوانەی کە ئەوە قسە ئەکەن ئەگەر لە جەهلیان بێ ئەوە لە جەهل و نەفامی بێ شتێکی ترە بەڵام زۆر جارێک ئەمە عەلمانیەکان وەروەها خەڵکە دڵەکان بەرامبەر ئیسلام و موسڵمانان چاوێن هەڵ نایە بە مامۆسایەکی ئاینی وەکو من کە قوتابخانەیەک دروستکەم چاوی هەڵ نایە بە ڕێکخراوێکی دینی کە هەڵسێ پرۆژەیەک ئەنجامدا بۆیە لە کاتێکدا ئێمە خەڵکە باسی حەج و عومرە ئەکەن ئەوانەی کە ئەم پرۆژانە ئەکەن هەمووی ئەهلی حەج و عومرێ ئەوەی کە دەفتەرەها بەدەیان دەفتەر زەکات تەوزیع ئەکا و خەڵک تێرەکە ئەوەی کە ئەوێ قوتابخانە بکە ئەوەی کە ئەوێ مزگەوت بکە هەمووی ئەو خەڵکانن کە لە ئاهلی حەج و عومرن من خۆم خەڵکم ناسیوە لە ناو سەفەری عومرەدا لە دقەیەوە کە 2017 ناسیوە هەتا ئێستا ڕەنگە دەیان دەفتەر دۆلاری ناردبێ بۆ خەڵکی فەقیر و قەزای شەمچە ماڵە دەیان نەشتەگەری کردبێ هاوکاری دەیان قوتابخانە و پردی کردبێ باشە بۆیە یعنی خەڵکێک ئەگەر ڕاست ئەکا ئێمە هەر ئاڵێن حەج و عومرەیەک حەج و عومرەیەک ڕەنگە ئەمرەیەک نۆگەڵای تێچوو بێ بەڵام سەفەرێک ئەکا هەر بۆ خۆشی خۆی ڕەنگە دەفتەرێک سەرف بکە نەخێر ئێستا داعوەت ئەکرێت داعوەتی ئەکا 50 وەرەقە سەرفەکە نەخێر ئەچێ ڕاقیسەیەک ئێرنرێ و بلیتەکەی بە 50 وەرەقەیە دەیان نامەشروع و شتی خراپ هەیە کە ئینسان کە دەستی بۆ نابن بەڵام کە شاعیرێکی جوان ئەبینن بە یەک جارێک کە ڕێکخراوە جوانەکان بە یەک جارێک سەدان قوربانی جوان ئەنجام ئەدەن دەیان ملیۆن دۆلار سەرفەکرێ بۆ کاری خێری ئیتر ئەمان ئاگریان تێبەرە بێ ئەم پارە بۆ سەرفەکرێ ئەی کاکە گیان ئەو خەڵکە خێر و چاکە ئەکا بۆیە بەڕاستی من ئەڵێم ئامۆژگاریم بۆ ئەو کەسانەوەی ئەگەر لە جەهلیانە ئەوە ئینشڵا خوا لێیان خۆشە بێ بەڵام ئەگەر لە جەهلیان نەبێ ئەوە تەعنن لە عەمرە تەعلە لە کاری خێر ئەوە لە نیفاق و دووڕی و هیچ تێ دەرناچێ بۆیە باواز بێن لەو شتانە ئەگەر ئەیانەوێ ئەگەر ڕاست ئەکەن من ئەو خەڵکانێک کە ئەو قسانە ئەکەن بە تەحەداوە بابێن بڵێن دەستمان هەبوو لە دروستکردنی قوتابخانەیەکە بابێن بڵێن 4 فەقیرمان تێر کرد بابێن بڵێن ئێمە پردێکمان دروست کرد نەخێر توانیمان ئاوێک دابینکەین بۆ شوێنێک
بەڵام هیچیان تیا بەسەنی هیچیان پێ ناکرێت هیچیان لە توانایش نییە بەس ئەتوانن لە پشتی ئەم کیوبۆردەوە شت بنووسن مسلمانان ساردکەنەوە مسلمانی ئێمە زۆر لەوە ژیرترن زۆر لەوە عاقڵترن کە بکەنەوە ژێ تەسیر کاتێک ئەوە ئاڵێن با پارەداو نەچێ بۆ عەمرە ئەمەندە ئەزانی قافڵی ڕاگەێنرێ ئەڵێ وڵا کاکەوە 2000 خەڵک لەبەری کۆمپانیای پارێزان و لەبەری کۆمپانیای فڵان دڕۆژ بۆ سەفەری عومرە یعنی خەڵکی ئێمە بە عەقیدە ئەچێ بۆ عەمرە ئەوە نییە خەڵکێک دوای عامەتەن کەوت بێ بۆیە بەڕاستی من مێ دەکەم ئەو خەڵکانی کە لە هەر ناونیشانێکن ئایا کە سەرکردەیەکی سیاسی بن یاخود لەگەڕێمان ڕۆژنامە نووسێک بێ یاخود هونەرمەندێک بێت من نەبینی هەتا ئێساکی بڵێن هونەرمەندێک قوتابخانەیەکی دروست کرد لەغێر ڕێزمان نەمبینی بڵێن وڵا مەشروعێکیان کردووە کە غەیری مزگەوت وازە مزگەوت جێ بڵن مسلمانەکان مزگەوت جێ بێڵن بۆ حاجی عومرەکان فەقیرەکان بەڵام کارەکانی تر بە بڕۆن ئەوان پڕیکەنەوە خۆ دەست خۆش بێ ماوەسامەژنا بە دڵنیاییەوە خۆی زۆر جار کە پرسیارێکی هەڵاکرێ ینی هاوکارم ڕاستەکە زۆر ئەم قسە وترێ پرسیارەکە خۆی هەڵەت بۆ وەڵامی ڕاستی ینی هەر پێویست ناکات بۆ بدەینەوە بابچینە فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی هەولێر و سلێمانی زۆر نابزانین ڕۆژانە چەند گەشتمان هەیە بۆ ئەوروپا و بۆ تورکیا و جۆرجیا و لوبناان و ئەرمینیا و ئێران هەمووی گەشتی گەڕانە مانگی جارێک گەشتێکی عەمرە هەیە ینی وەڵایی من ئەگەر کەسێک بێتە بەردەم وا بڵێ ڕەنگە ڕەفعلی فیزیکی مەبێ هەر ئاوا شتێک پێشم ینی بەڕاستی ئەمە کەی ینی هەر زۆر غەڵەتە ئەم جۆرە لە باگی بەسەراحەت زۆر ڕاشکاوم لەگەڵ ماوە سامانجانی زۆر خۆشحاڵم دەستگایەکی خێرخوازی ینی هیوادارم مسلمانان هەڵە لێمان تێنەگەن خواشاییدە لە مزگەوت پیرۆستتر و ئێمە ئەزیزتر لامانیەوە شوێنی عیبادەتکردنە بەڵام حەقیقەتێکەیە بێدانی پێبنین کە بیستم دەستگایەکی خێرخوازی پرد دروستەکە قوتابخانە دروستەکە ئەو قوتابخانانەی گرفتیان هەیە گرفتەکانیان بۆ پڕکاتەوە ئەمە زۆرجێکی خۆشحاڵیە و بە دڵنیاییەوە بەڕێزیش هەموو خۆت وەکو مامۆستایەکی ینی هەم بەو ڕاوێژەی کردوتە بە زانایان با زیاتر لەسەر ئەمە قسە بکەین ینی لێت ناشارمەوە ڕەنگە کەسێک هەبێ دڵی بەوە خۆش فەرشێ بۆ مزگەوت بکرێ بەڵام لە دیدگاینەکە و پێ وایە گە 4 مێز بۆ قوتابخانەکە بکرێ خێری کەمترە ئەرێ بەڕاستی خێری کەمترە مامۆستا وڵی مامۆستاگیان من بە ئەوپەڕی عەقیدە و بیر و باوەڕ و باوەڕبوونم بە خێر و پاداشتی دروستکردنی قوتابخانەکان و هاوکاری قوتابخانەکان ئیش دەکەم وەک باسیشم کرد هەتاوەکو ڕاوێژ بە زانایان و مامۆسایانی ئازیزی لە چەند وەجهێکەوە لە چەند شوێنێکی جیاوازەوە ئەو مامۆسانەیش هەرێکی بیر و باوەڕێک بەڵام هەمویان کوگرێت لەسەر موافق بوون لەسەر ئەم پرۆژەیە ئەوجا ئەم پرۆژەیم کردووە ئەگینا زیاتر لە 3 ساڵە ئێمە گەڵاڵە ئەم پرۆژەمان گەڵاڵە کردووە و وەروەها تەکلیفمان لە خێرخوازان کردووە کە ئەم پرۆژەی ئەنجام دەن هیچ خێرێک لەو پرۆژە کەمتر نییە کە ئینسان قوتابخانەیەک دروستکە وەکو باسم کرد زۆر جارێک خەڵکێک هەر بڵێ ئیشی حکومەتە زۆر جار کە بینراوە مامۆستایان بەسەراحەت حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەیەدا نییە مزگەوت دروستکە لە بەرنامەیدا نییە بەداخەوە ئێستا کارمەندیشی بۆ دانانرێ ئەگەر مامۆسایەکی ئاینی خۆبەخش لە دوای چەند مانگێک تێزکردن و هەروەها ڕێکاری یاسایی ئەو جا مامۆسایەکی خۆبەخش بۆ هەیە نیو سەعات تا جومعە بکەنێ کاملەن هەمی خۆبەخشە دەیان و سەدان مزگەوت کە ئێستا هەیە هەمووی خۆبەخشی بەڕێوە ئێوە وەروەها کارگوزاری خۆبەخش یاخود لە ڕێکی خێرخوازەکەەوە کرێک کارگوزارێکی بۆدانێ خزمەتی مسخادی مزگەوتەکە بکات یاخود خاری و موەزینی بۆدانێ یعنی حکومەت لای کردو لە قوتابخانەکان بەڵام بەڕاستی زۆر نەقز لە قوتابخانەکانمانە هەیە لە قەزای چەمچەماڵە ئێمە باسی چەمچەماڵ دەکەین بێگومان لە هەموو پارێزگاکانی ترە کێشەی زۆر هەیە بەگەر لە شوێنەکانی دیکە ئێمە پەیوەندیمان پێوەکرێ بە قوتابخانەکان خۆزگا بمانتوانایە هاوکاری هەموو قوتابخانەکانی کوردستانمان بکردایە بەڵام ئێمەیش ئەتا سنووری خۆمان وەسابێ سنووری چەمچەماڵ لەبەرەوەی ئێمە لە چەمچەماڵین دەستی خێرخواز ڕاگەیەکەینەوە چەمچەماڵ مامۆستا هیچ پرۆژەی ینی بەو شێوەیەیانێک کە خەڵکێک ئیشێکی تیا بکات وەروەها خەڵکی چەمچەماڵ سەتا بتوانم هەفتای بڵێم خەڵکی هەژارە بە تایبەتی ناحیەی شۆڕش ئێستا ئێمە لە گەڕێکی قادەکەریمەکانمان هەیە لە 84ەوە هیچ ژوورێک دروست نەکراوە بۆ قوتابخانەکان بۆ مەبەستی قوتابخانە 4 دەوام 3 دەوام 1984ەوە گەڕێکی لە قادەکەریمەکان لە ناحیەی شۆڕش قوتابخانە دروست نەکراوە زۆر هەوڵمانداوە لە ڕێگەی خێرخوازانیشەوە ئێمە کە بتوانین لە دوای ئەم قوتابخانەیە کە ئەو منتیقە ئینشاءڵڵا نەجاتی ئەبێت قادەکەریمەکان هەوڵێکی بۆ بین یعنی مامۆسایان من زۆر جار ئەوە ئاڵێم مزگەوتێکە دروست ئەکرێت هەوڵێکی پرسەی بۆ دروست دەکرێت زۆر جار ئەو هەوڵی پرسەیە واز بێنن بکەنە
بتوانن ئەو خوانی مامۆستا هەڵگرن لە مزگەوتەکان بیکەنە قوتابخانەیەک لە ژوێنێکی ترا خۆ هەمان تۆ ئەو پارە هەسەرف کردو بۆ هۆڵی پرسە ئەوە هەڵگرە بڕۆ لە قوتابخانەیەک دروستکە ئەو پارەی کە تۆ هەسەرفت کردووە زۆرجار من ئەڵێم کابرا دوو خانە دروستەکە بۆ مامۆستا و بۆ ئیمام و بە خەتیبی ئەو پارەیە هەڵگرن با بچێتە بۆ مەشروعێکی قوتابخانەکان. زۆر باش ماوەستا دەرفەتمان نەما بەڵام ئەم پرۆژەیەتان لە ئێستاتا بە کورتی چیتان پێویستە خێرخوازان چیتان بۆ بکەن لەم پرۆژەیە کە ئینشاءڵڵا زۆر بە زووی تەواو ببێت. ماشاءڵڵا زوو تەواو بوو قسەکەم مامۆستای بەڕێز من لێرەوە دەمەوێت زۆر سوپاسی سەرجەم خێرخوازان بکەم لە هەرێمی کوردستان و دەروێ وڵات کە هاوکار و پشتگیری کارە خێرخوازەکان ئەبێ لە کوردستان بە تایبەت کە هاوکار و پشتگیری ڕێکخراوی خێرخوازی ماڵی هاوکاران بوونە. واروەها من دەستی ئەودای حاجێ ماچەکەم کە توانی بێتی هاوکار بێت لەم پرۆژە خێرخوازیانە لە هەر شوێنێک. واروەها دوعای خێرەکەم بۆ سەرجەم ئەو ڕێکخراوە خێرخوازانەی کە بۆ خوا لە پێناوی خوا جوهدە ئەکەن و کاری خێرخوازی ئەکەن نمونەیان زۆر بێ. وەڵاهی ئێمە ئێستا مامۆستایان لەم دەقەدا کە لە خزمەت جەنابتانین سەرقاڵی دروستکردنی 11 مزگەوتین لە سلێمانی و پارێزگای هەڵەبجە و گەرمیان و ناحی سەنگا و قەزای چەمچەماڵ. واروەها ئەم قوتابخانەی سەرقاڵین دروستکردنی پردێکیش واروەها 6 خانوویش کە سەرقاڵین پێوی کە بۆ ماڵی هەژار خەڵکی دروستی ئەەکەین. ئێمە داواکاری لە خێرخوازان ئێستا ئەم پرۆژەی ئێمە لەم ئاستایە هەر خێرخوازێک هاوکارمان بێ بە هەر شێوەیەک وەک باسم کە دایم شاعیری ئێمە بووە یەک دینار لە کەس زۆر ناگین با بۆ خۆی بێ ئێستاوە شیشەکەی بەسین با شیشمان بۆ بێنێ با موادمان بۆ بێنێ بە پێی توانای خۆی هەر کارێکی خێرخوازی ئێمە داوای پارەمان لە هیچ کەس نەکردو لە ئێستا لە ڕابردووشدا داوایش ناکەین هەر کەسێک پێی خۆشە با بێت من بۆی نووسیوێ دوێنێک برایەکان فەرمی چەندێک چەولمی ئەوێ بۆی نووسیەوە چووە چەولمەکەی هێنا و ئیتر ئێمە پەرشوعەکە سەرفەکەین بووی بۆیە ئێمە لە ئێستادا موادی بیناسازیمان پێویستە بۆ پرۆژەی ئەو قوتابخانەیە داواکان لە خێرخوازان ئەوەی کە گوێی لێمانە ئەگەر بۆ ئەم قوتابخانەیەش نەبێ ئەگەر لە هەر شوێنێک بێت ئێمە ڕێگەی پێشان ئەدەین ئێمە ناچین ڕسمێکیشی بڵاوکەین لەگەڵیشیان ناوەسین مەشروعەکەی پێشان ئەدەین بۆ خۆی بچێ قوتابخانەیەکی شەش پۆلی دروست بکە بۆی ئەو خەڵکە لە قادەکەریمەکان و قەزای چەمشەماڵ و ناحیە ڕزگاری بێن و ناڕەحەتیانە لەبەرخوا من داوایان لێ ئەەکەم واللهی لە وەکو مزگەوتەکە خێری دەسەکەوی ئینشاءالله. مامۆستایەوە چۆن بیانە هاوکاریەکانیان پێشکەشکەن پێیتانێ چیتان ئەگەر ئاماژە مامۆستا ئێمە ڕێکخراوی ماڵی هاوکارانی لە قەزای چەمچەماڵ لە ناحیەی شۆڕشین لە بەرامە مزگەوتی ڕێکخراوی سەنگا و ئۆفیسەرێکیمان لەوانە دەیە وەروەها لە شارەکانیش لقمان هەیە نوێنەرمان هەیە دەتوانن پەیوەندی بکەن لە خزمەتیان ئابین ئێمە ئیشەکانمان هەمووی بە ئیشی وەسڵ و ئەوانەیە وەروەها ئیشەکانی لە ڕێگاری حکوومەتەوە هەموو کار ئاسانەیەکیان بۆ ئەکەین هەچەند من لێرەوە دەستخۆشیەکەم لە قایم قامێت و بەڕوادی پەروەردە و ئەوقاف و سەرجەم کایەکانی ئیداری لە قەزای چەمچەماڵ هاوکاری هەر هەموو پرۆژە خێرخوازەکان لە چەمچەماڵەکە ئەنجام درێ. مامۆستایان ئێمە وەکو کۆتایی ئێمە ڕێکخراوی سەربەخۆ بێلایەنین کە لە کۆمەڵی خەڵکی خۆبەخش کۆبووینەتەوە کە هەمومان خاوەن پیشەوکاری خۆمانین بەشێک لە ژیانی خۆیان تەرخان کردو پرۆژەکان مامۆستای قوتابخانەیە دکتۆرە مامۆستای ئاینیە هەمووی کارێکی دەشتێکی داناوە بۆم پرۆژە بە خۆبەخشی کە سەرپەرشتی پرۆژەیە ئەکەن وەروەها ئێمە لەگەڵ هاوکارانم کە کاک دکتۆر شێرزاد و کاک سەینەجات و کۆمەڵێ بران کە هاوکارن سوپاس بەخوای تەعالا ئەم ڕێکخراوەمان دروست کردووە کە ماوەی 6 ساڵە لە بەردەوامی 10 ساڵە ئێمە کار دەکەین بەڵام وەکو 6 ساڵە ناوی ڕێکخراوەکە و دامەزراوی. زۆر باشە زۆر سپاس دەکەین مامۆستا ئامانجەکانی بەیتەشی سەرپەرشتیاری ڕێکخراوی خێرخوازەی ماڵی هاوکاران یاخوا بەخێر بێ. خی گەورەی ئەوێشتان ساکە سەربەرز و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا.